ئێمە وەکو یەکەی چالاکی و هونەری ڕۆژهەڵات بە بۆنەی هەفتەی یادی ساڵانەی دامەزرانی شاری سلێمانی خۆمان خۆشەویستمان بڕیارمان نابوو چەند مەکتەبێک ببوژێنینەوانی و دیواربەندیان بۆ بکەین، بەڵام بە بۆنەی نەبوونی بودجە و نەبوونی پارە توانیمان تەنها 2 مەکتەب ئەنجام بکەین، ئەویش ئامادەی ئەزمەڕی کوڕان و لەگەڵ قوتابخانەی مەهاباتە. بەڕاستی محافەزەش هاوکاریمان بوو لەمەیە، تۆزە مەبلەغێکیان بۆ تەرخان کردین بۆ کڕینی مەواد و کەلوپەلەکانمان کە بەکاری بێنین. بە ئەوانەی کە کارەکەن لێرە هەمویان سەرپەرشتیارن لە یەکەی چالاکی هونەری لەگەڵ 5 مامۆستای خۆبەخش هەر لە پەروەردەی ڕۆژهەڵاتن لەگەڵمانە کارەکەن بۆ ئەنجامدانی ئەم دیواربەندیانە.